بەڵێ سۆما ینی حکوومەتی کابینەوەی حکوومەت هێرێمی کوردستان هەر لەگەڵ سەرەتای دەست بەکاربوونیەوە لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەەوە هەوڵی داوا وەزارەت و بەشێک لە سێکتەرە گشتیەکان بدرێت بە کەرتی تایبەت بوو ئەمە پارێزەرێک لە شاری هەولێر بڕیاری داوا سکاڵای یاسایی تۆمارکات دژی ئەم ڕێکارانەی حکوومەت هێرێمی کوردستان چونکە پێی وایە کە ئەمە بارگرانی زیاتر بە سەرهاوڵاتیان دروست دەکات و ناگوزین لەگەڵ قۆناغی بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیان بۆ ئێستا من پارێزەری ناوبرام لەگەڵا دەمێ و توێژەی لەگەڵگەم گفتوگوێکی لەگەڵکەم زانم ئاخۆ ئەم بڕیارانی حکوومەت هێرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە هیچ پاڵپچێکی یاسایی هەیە یاخودنا محسین هەرتەری ڕاوێژکاری یاساییم لەگەڵا مامۆستا محسین سڵاو لێ بێ دەگەر بێتی ئێرە مامۆستا پێمان بڵێ چۆن و بڕیارتاندا کە سکاڵا تۆمارکەندژی حکوومەت هێرێمی کوردستان دژی ئەوەی کە بەشێک لە سێکتەرە گشتەکان لەلایەن حکوومەتەوە دەدرێت بە کەرتی تایبەتەوە. زۆر سپاس سڵاو لە ئێوەش من پێشەچی لەسەر ئەو بنەمایەکەوە پارێزەر هەر پارێزەری خودی خۆی نییە پارێزەری کۆمەلگاشە یعنی پارێزەر دەبێ نوێنەرایەتی کۆمەلگاش بکاتن و هەروەها دەبێ بەرگری لە بەرژێوەندی باڵاکانی کۆمەلگا و گەل بکاتن و هەروەها بە دوواداچن و چاودێری بکاتن لەسەر هەم ئەو کار و پرۆژانەی کەوا حکوومەتی یاخود لایەنی دەسەڵات پێشکەش بە هاوڵاتیانی دەکات. ئەو وەزارەت و با بڵێن شوێنە گشتیانە چین کە حکوومەت هێرێم داوێتی بە کەرتی تایبەت هەوڵیشی داوە چەند سێکتەریت کە بدات بە کەرتی تایبەت. بڵێ دوا بە دوای ئەوەی کەوا حکوومەت هێرێمی کوردستان گرێبەستێکی ئاشکرا کرد لە نێوان وەزارەتی تەندروستی و کۆمپانیای بیتکۆ کە تەنها ناوڕۆکەی بە کورتی دەڵێم کە سەرجەم پشکنینە تاقیگەیەکان بدرێتە کەرتی تایبەت و هەروەها دروستکردن و گرێبەستی دووەم دروستکردن و دابینکردنی سیستەمی زیرەک لە بۆ فەرمانگەکانی تۆماری خانوبەرای لە هەرێمی کوردستان واتە ئەوش هەر بە کورتی کە باسی دەکەم پێدانی مەلەفی کەسی تاپۆی شخصی مەسەلەن بدرێتە کەرتی تایبەت هەروەها پێشتریش ئەوە کرایە کۆکردنەوەی پارەی ئاو زبل و خاشاک و تابلۆی دوکان ئەوە لەمێژە دراوەتە کەرتی تایبەت لە میدیاتێکەوە سەرپەرشتی دەکرێت و هەروەها کۆکردنەوەی ئاو و کارەبا ئەوش دراوەتە کەرتی تایبەت گوایە لە ئایندەشدا شتێکی تریش هەیە کاویش دەڵێن گرێبەستێک دەکرێت لە بۆ دەرهێنان و پێدانی مۆڵەتی شوفێری بە شوفێران. ئەگەر پێمان بڵێ مەترسیەکانی لەسەر هاوڵاتیان چین و ئەو بڕیارانەی حکوومەت ئەو هەوڵانی حکوومەت با بڵێن هیچ پاڵپشتێکی قانون و یاسایی هەیە؟ بڵێ خۆی هەموو ئەو گرێبەستانەی کەوا حکوومەت لایەن دەسەڵات ئەنجامی داوە لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت لە ڕووی یاسایی ئەوە پێچەوانەی نظامی ئامن چونکە نظامی ئام چۆنە لە سێ ڕەگەز پێک دێت ئاسایشی گشتی و هەروەها ئارامی گشتی و تەندروستی گشتی ئەو سێ ڕەگەزە خۆی لە خۆیدا ئەرچی حکوومەتە دەبی خۆی بۆ خۆی سەرپەرشتی یعنی پرۆژە خزمەتگوزاریەکانیان بکاتن و بە معنای کەلیمەش خۆی میرفەق العام بەڕێوە بباتن واتە ئەگەر حکوومەتی هەرێم ئەو ئەرکەی خستە ئەستۆی خۆی و سەرجەم کارە خزمەتگوزاریەکانی خۆی پێشکەش بە هاوڵاتیان کرد لە بەرامبەر پێدا وەرگرتنی کرێیەکی کەم لە هاوڵاتی کە بگونجێت لەگەڵ بار و گوزەرانی هاوڵاتی. بڵێ مەترسیەکان لە ئێستادا زۆرە لەبەر ئەوەی قۆڕکاری دروست دەبیت و هەروەها ئەو لایەنەی یاخود ئەو کۆمپانیایەکەوە ئەو گرێبەستە دەگریتە ئەستۆ بە ئارەزی خۆی ڕستومات و باج وەردەگریت لە هاوڵاتی ئەوەش ئەرکێکی قرسە بۆ سەر هاوڵاتی کە ئێستادا بۆ نمونە ژیان گوزەرانی خەڵک بە تایبەتی کە ئێستا لە بێ موچەییدایە بە ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان گوزەرانی خەڵک سەختتر دەبێت. پێمەڵەکەی دەست دەکەم بە ڕێکارە یاسایەکان بۆ ڕێگری لەو بابەتە. بڵێ ئینشاءڵڵا لە دەرفەتێکی ینی نزیکدا ئینشاءڵڵا قۆناغ بە قۆناغ ڕێکارەکان دەست پێ دەکەین هەموو سەرجەم هەوڵ و کۆشەکان دەخەی نەگەر ئینشاءڵڵا قۆناغ یەکەم لە ڕێی دادنووسەوە لە ڕێی هۆشداریەوە ئاراستەی لایەنی پەیوەنددار دەکەین
بۆ ئەوەی کەوا پاشگەز بیتەوە لەو بڕیارانەی لەو گرێبەستانەی کەوا کردوێتی لەگەڵ کەسی تایبەت. قۆناغی دووەم ئەگەر ئەوە سەری نەگرت ئینشاءالله ئەو کاتا ڕێکاری یاسایی لە ڕێی داوای بەرزکردنەوەی داوا لە دادگای بەرایی لە هەولێر داوا تۆمار دەکەین ئینشاءالله و دوا بە دوای ئەوەش ڕێکاتی بەردەوام دەبین تا دەگەینە نەتیجە. سپاس بۆ زانیاریەکان سپاسان دەکەم حوسێن نەرتەری پارێزەر بەڵێ سۆما دەست خۆش مامۆستا سپاسان دەکەم سۆما ینی وەکو میوانەکەم ئاماژەی بۆ دا ینی حکوومەت هێرێمی کوردستان چەندین وەزارەت و سێکتەری گشتی داوەتە کاری تایبەت کە مەترسی لەسەر با بڵێن مەترسی ئەوە دەبێت کە قۆڕخکاری لەو سێکتەران دروست بێت و بار و ژیانی گوزەرانی هاوڵاتیان سەختتر کات لە کاتێکدا کە بارودۆخی هاوڵاتیان لە ئێستادا بەهۆی دواکەوتنی موچە و قەیراندارەکان و لە دۆخێکی ناسەقامجوونە هەمواردەیە. گەلان